Bilêtim şivanên hêja hilbijartinên parlamentoya Îranê ragihandina navên berbijêran jêm derbasî Stockholm dibin paytexta Swêdê. Çavdêrê siyasî Ahmed Skenderî mêvanê min e silav bû tekekê Ahmed. Kek Ahmed demek gelek hestiyar li herêmê. Demek hestiyar bo Îranê jî. Îran diçe hilbijartinan giringiya vê hilbijartinê destpêkê de ger tijmere şirove bike. Fermû kekê Ahmed. سلااف کاک جەماڵی هێژە بەرسی بێبە بە سۆرانی دەدەم فەرموو کاک ئەحمەد. بەڵێ ڕاستە کاک جەماڵ، ڕاستە لە هەلومەرجێکی زۆر هەستیاردایە بۆ بارودۆخی کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تێپەر دەبێ، بەڵام کۆماری ئیسلامی ئێران هەمیشە پێی خۆشە ئەو ڕواڵەتە لە خۆی نیشان بدات کە هەموو شتێک ئاساییە و کاروباری وڵات وەکو ئاسایی دەچێتە پێش. بەڵام وان نییە ئەو ژمارەی بربژێرانیش کە ئێوە ئێستا ئامارەکەتان بڵاو کردەوە ئەوە نیشانی ئەدا کە ئەگەر خەڵکێک زیاتر لە هێندێ جێگا زیاتر بەرچاوەکەوێ نە لەبەر ئەوە نییە کە ئەوان نەرمیان نواندووە، بەڵکو لەبەر ئەوەیە کە خەڵکێکی زۆر کە ئەیانزانی ئەوان هەڵنابژێردرێن یا سەلاحیەتیان ڕەت دەکرێتەوە ئەوان خۆیان نەهاتبوونە پێشەوە. دەنا بۆ پایتەخت وەکو ئێران لە سەدا من بینیم لە شوێنێ ١٤٧ لە ئەوانەی تارانیان قوبوڵ کردووە. بەس کە ئەحمەد نها وەکی تەکەرەم کردی، یعنی مەسەلا من بۆ خۆشی گاوا تەماشەکردی ئێکۆ هاتنە پەسەندکردن، مەسەلا لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێگۆ هاتنە پەسەندکردن وەکی پرۆسەنت کەمترن، یعنی تە چاوا دیت گەر دیتناتە بگرم دوێ دەربارەت. بە بۆچوونی من ئەوە کارتێکردنی شۆڕشی ژنجیان ئازادی و شۆڕشی ژینایە. ئەو سەرهەڵدانەیە کە لە کوردستان ڕوویدا و ئەوەی کە خەڵکێکی ێزگار زۆر هاتن و داوای مافی گەلی کورد و مافەڕەواکانی خۆیان و مافی ژنان و مافی کولتوری و ئەوانیان کرد، ئێستا ئەو ترسە هەیە کە ئەگەر بربژێرێکیش زۆر نزیک وابزان کە زۆر نزیکیشە لە حکوومەت دەترسن لە مایکرۆفۆنی پارلەمانەوە لە مەجلیسی ئێران بە جۆرێ قسە بکە ئاخافتنێ بکە کە پەسەندی حکوومەت نەبێ، بۆیە زۆر نیگەرانن، زۆر دەترسن لەوە کە کەسانێکی ئەوان نەبنە ناو پەرلەمانەوە. کەک ئەحمەد مەسەلا هەن پارلەمەنتەرژی ئێک و نەها پارلەمەنتەرن لێ نەهاتنە پەسەندکردن هەیە، ئەگەر ئەوە چییە کەک ئەحمەد؟ ئەوەش یەک لە شتە عەجیبەکانی پەرلەمانی ئێرانە یان لە کۆماری ئیسلامیە کاک جەماڵ، لەبەرەوە وەزیری ئیتلاعات کە یەکێ لە وەزیرە هەرە گرنگەکانە و یەک لە وەزیرانەیە کە بە پێشنیاری خودی خامنەی هەڵدەبژێردرێ، مەحموودی عەلەوی، سەید مەحموودی عەلەوی 8 ساڵ وەزیری ناوخۆ بووە، ئەویش بربژێریەکەی هەڵنەبژێردراوە. بەگشتی ئەو پارلەمانتارانەی کە ڕەخنەیان گرتووە لە دەوڵەتی ڕئیسی لە حکوومەتی ڕئیسی ڕەخنەیان گرتووە، ئەوانە وایان لێکراوە کە قبوڵیان نەکەن چونکو ڕەخنە قبوڵ ناکەنەوە. یعنی ئەو یەک تێوێ واتەیەکەکەی ئەحمەد کو مەسەلە کەسێن ئۆپۆزیسیۆنی یانژی ڕەخنە بکەن، کەسێن ڕێفۆرمیست نەهاژ هەلبژارتنی هاتنە دوورخستن یانژی لاوازکردن تو چاوات بینە؟ ڕاستە ئەوانەی کە ڕێفۆرمیستن ناتوان بێنە پێشەوە. لە نوچەیە هەیە کە ڕۆحانی و لاریجانی، ڕۆحانی کە بۆ خۆی سەرۆک کۆمار بوو، ئەوان ئەگەری ئەوە هەیە ئەوان لیستێکی تایبەت بە خۆیان بڵاو بکەنەوە. معنای ئەوەیە کە ڕێفۆرمیستەکان ناتوانن خۆیان بە لیستێک بەشداری بکەن. بۆچی معنای ئەوەیە؟ لەبەر ئەوانەی کە دەسەڵاتدارن ڕێگا نادەن بە ڕێفۆرمیستەکان و بە تەواوی دەسەڵاتیان لە دەستی خۆیان کۆ کردووەتەوە، بۆیە ئەوانیش احتیمالی زۆرە کە هیچ کامیان بەشداری نەکەن لە ڕێفۆرمیستەکان، یان ئەو کەسانە بەشداری بکەن کە زۆر نزیکن لە دەسەڵاتەوە و خۆیان بە ناچار دەبینن. ئەمەش معنای ئەوەیە کە هیچ کرانەوەیەک نابێ بەرامبەر بە ڕێفۆرمیستەکان. کەکەی ئەحمەد هەنجوان ئالیان یعنی نە بەحسا ڕۆژهەڵاتی کوردستانێت کەم بەحسا ئیرانی کۆمارە ئیسلامی بگشتی دەکەم، هەنجوا ئالیان دەست نیشانکردنەک و دێت هەلبژارتنی دە بەشداریە نەکەن و ژخوا پێکانینا vê hilbijartinê jî
وەکی ئەنجام تو واتەنینە هەر تشت پێشتر هاتیە بریارگرتن لەسەر گەلۆنە بەشداری دێتە سیرەکی لە هەڵبژارتنی یعنی بەشدارییا لە هەڵبژارتناندا بکات چاوا دەنرخینی وێ پرۆسێ دەزانی کاک جەماڵ بەری ئێستا بەری ئەمڕۆ وەزارەتی ناوخۆ وەزارەتی کیشوەر ێژن لە ئێران وەزارەتی ناوخۆ داوای کردبوو کە شناسنامە ئەوی هەویان پێ بێت هەر کەسێ دێ بۆ بەشداری لە هەڵبژاردن لەبەرەوە شناسنامەکەیان مۆر دەکەن بەڵام لەبەرەوە دەترسن کەس نێت بەشداری بکەن و خەڵک کەم بێن ئەمڕۆ بڕیاریان داوە نا هەر پێناسەیەکیان پێ بێ بۆ نمونە پاسپۆرت بێ یان مەسەلەن ئەوانەی کە چوون سەربازیان کردووە ئەوی بەڵگەنامەی سەربازیان پێبێ هەموو ئەوانیان لێ قبول دەکەن من پێم وایە زۆر دەترسن لە بەشداری لە ڕێژەی کەمی بەشدار بووان بەڵام یەکشتی تریشی هەیە لە حکوومەتە دیکتاتۆریەکانە زۆر گرنگ نییە ینی بەشداری ئەوان بووە پێویستیانە لەبەرەوە بە تەلەڤیزیۆن لە کەناڵی تەلەڤیزیۆنە بە دنیا بێژن کە ئێمە مەشروعیەتێکمان هەیە خەڵک بەشداریەکە دەنا ئەنجامی هەڵبژاردنەکە بۆ خۆیان معلومیەکەن و دیارە بەێ گەلێک سپاس بۆتە کەکەی ئەحمەدی ئیسکەندەری چاودێری سیاسی ژ ستۆکهۆلمێ لەگەڵمە بوو